ئەو کاتتان باش هاوڕێیان ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە بنەماڵەی قوربانیانی تریژە دەسەڵاتی پارتی داین کە هەمووی کەمتر لە 3 مانگ نەموبەر ئەم جارە مامۆستایەکی وانە بێش شەهید مامۆستا جیهان بەڕشێوازێکی نوێ شێوازێکی تر بە ڕووداوێکی گوماناوی تیرۆر کرایە. ئەمڕۆ بنەماڵەی شەهید مامۆستا جیهان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. ئێمە لەو ڕوانگەوە پێمان خۆش بوو لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ برای مامۆستا جیهان بکەین. کاک شاخەوان تەها لەم بارەوە کاک شاخەوان بەخێر بێ. زۆر سوپاس کا قادرجان، زۆر سوپاسی ئێوە ئەکەم، سوپاسی هەموو ئەو خەڵکە ئەکەم کە هاوخەمی ئێمەن، هاوخەمی کەسوکاری مامۆستا جیهانن. بەڵێ زۆر سوپاس. کاک شاخەوان ئێوە ئەوڕۆ بەیاننامەیەکتان دەرکردووە، گومانەکان زۆر لەسەر حکوومەتی هەرێم دەردەکەن، کۆمەڵێک خاڵتان ئەژمار کردووە، یعنی ئەو خاڵانەدان لە چیوە بوو کە سەرەتا وتیان حکوومەتی هەرێم وا گومان دەکاتن لە پێی ئەو زانیاریانە و ئەو ئەمنیش دیارەکەم لەگەیشتی مامۆستایان کرد کە کێشەیەکی کۆمەڵاتی بەس ئێوە یعنی کۆمەڵێک خاڵی گرنگتان ئاماژە پێکردی کە تیرۆری سیاسیە. بەڕاستی کا قادر ئێمەش وەکو خانەوادەی مامۆستا جیهان سەرەتا حکمی ئەوەی لە کوردستان دوورین و زۆر تێکەڵی سیاست نین، ئێمە لە دوورەوە شتەکان بۆ ئێمە ڕوون نەبوو، سەرەتاوامان دەزانی کێشەیەکی کۆمەڵایەتیە، بەڵام کاتێک کە گەڕاینەوە سەبر بە دوواداچوونمان کرد بۆ ڕووداوەکان. بەڕاستی ئەو ڕووداوەی مردنی مامۆستا جیهان زۆر گوماناویە، یعنی لە هەموو لایەکەوە بیری لێ بکەیەوە ڕووداوەکان یەک ناگریتەوە. ئەو قسانەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو ڕووکردنەوە بە کەسوکاری مامۆستا جیهانیان داوە بە هیچ شێوەیەک یەکتر ناگرێتەوە. زیاتر ڕووداوەکەی مامۆستا جیهان ئەچێتەوە سەرەوەی کە کوژرا بێت و تیرۆر کرا بێت. ئەو خاڵانە چییە کە گومان دەکەن؟ هەسە لە ئێوە کۆمەڵێک خاڵتان کردووە، ینی حکوومەتی هەرێم ئەڵێ تا ئێستا تەحقیقمان تەواو نەبووە، بەڵام ئێوە کۆمەڵێک خاڵتان گوتووە کە ئاماژەیە بۆ شێوازێکی نوێ لە تیرۆری سیاسی. بەڵێ بەڕاستی کا قادر ئێمە کاتێکە گەڕاینەوە کوردستان ئەو خاڵانەی کەوا بۆمان دەردەخا کە مامۆستا جیهان تیرۆر کراوە، لەو ڕۆژە ئێمە بە ڤیدیۆ پێمانە بە بەڵگە ناو ماڵەکەی کە دەرگاکە ئەشکێندرێ، ئێمە ئەچینە ژوورەوە، مامۆستا جیهان نانی بەیانی خواردووە، ڕۆیشتووە دەوامی قوتابخانەی خۆی کردووە بە ئاسایی تا سەعات 2. لە سەعات 2 لە مەکتەب دەرئەچێ، مەعاشێکی کۆنی مەکتەبی سۆزی کچان وەرئەگرێ 150,000 ئەگەڕێتەوە بازاڕی ئەکا، شتەکانی نەخستۆتە ناو سەلاجە بە بەڵگە بە ڤیدیۆ لە لامانە و جلەکانی لە غەسالەیە، ماڵێکی ڕێک و پێک، تەنانەت فەقیرە بەیانەکەی نانی خواردو و قاپەکان پێڕانە گەیشتووە بیشوە لە بەردەوامی مەکتەب. ئەوە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان. و سەبارەت مامۆستا جیهان سایقێکی زۆر خراپە بە هیچ شێوەیەک. ئەمە وەکو کەسوکاری مامۆستا جیهان لەوە زۆر ئاگامان لە مامۆستا جیهانە، بە هیچ شێوەیەک لە ناو شاری هەولێر ناچێتە دەرەوەی شار، ئەترسێت، زۆر ترسنۆکە بۆ سایقی. سایقێکی باشش نییە، تەنانەت بۆ کەرکووک لەگەڵ لایکم بە تەکسی ڕۆشتون، بۆ خوازبێنی برایەکەم لە سلێمانی برادێکی خۆم و خێزانەکەی لەگەڵیان ڕۆشتون لەگەڵ لایکم و جیهان. دڵی خۆش بووە، جلوبەرگی کوردی بۆ خۆی و خوشکەکانی ئامادە کردبوو، ئامادەکاری بۆ زەواجی برایەکەمی ئەکرد. ئەوە دوو لەو خاڵە هەر گرنگانەی کە دەری دەخە مامۆستا جیهان، یعنی کەسێکی ئەوەندە بێزەمیر نییە. ئێمە بخاتە عائیلەی ئێمە بخاتە ناو کێشەیەکی واوە کە ئێمە بە تەمای حەفلەین، بە تەمای ئەوەین بینەوە هەمومان، ئەو دڵی خۆش بوو بەو ئەخبارە. و خاڵێکی تر بەڕاستی من ڕۆیشتم بۆ شوێنی ڕووداوەکە کا قادر، ئەو شوێنەی کە سیاری جیهان وەرگەڕێنراوە، بەڕاستی شوێنەکەی ئەوە نییە سیارەکە وەربگەڕێ، چکە جادەکە زۆر عەدلە. خودی هر دو جنازه تیدم، آره ولی هر دو تیدم هایی.
ودي هردو جنازه تدام آره ولا هردو تدام هاي انشاءالله لە ڕۆژانی داهاتوو من ئەو شتانە هەموو بە بەڵگە بۆ خەڵکی کوردستان ئەخەمە ڕوو بەڵام من نامەوێت جارێ پەلە بکەم جیهان من ئەو ڕێگایان بینی بەڕاستی ڕێگایەکی زۆر سەختە بۆ وەکو سیارەیەکی مامۆستا جیهان کە زۆر بچووکە مامۆستا جیهان سایقێکی وابێ بە زەحمت دەگاتە شوێنێکی وا و تەنانەت شوێنەکەش هەڕەمەچی نییە دەستنیشان کراوە انشاءالله لە ڕۆژانی داهاتوو ئەو شتانە هەموو ئەسەلمێنن زۆر شتی تر هەیە من نامەوێت ئێستا باسی بکەم بەڵام زۆر وەکو بەڵگەی زۆر بەهێز ئەتوانین بەکاری بێنین و بسەلمێندرێت کە فعلا 100% مامۆستا جیهان تیرۆ کراوە باشە حکوومەتی هەرێم لەو دوستێ مانگەی پۆلیس ئاسایش چ زانیاریشیان پێداون لە ئێوە بەنامەکە بە ئامۆژتەم بۆ کردو هەتا هەموو کەرەسەکانی مامۆستا جیهان بردراوە و دەستە ناو فەیسبووکەکەی لە کاتێکدا مۆبایلی شکاوە بەڵێ بەداخەوە کاقادر بەڕاستی مامۆستا جیهان لە دوای 9 ڕۆژ وەفاتی ئاگامان لێ بوو زیاتر لە 2 هەفتە فەیسبووکەکەی ڕۆژانە ئەکتیڤ ئەبوو با بڵێن ئاپەکانی سۆشیال میدیای تر وەکو واتسئاپ و تەلێگرام و زۆربەی ئاپەکانی تر ئەکتیڤ ئەبوون دەهاتنە ناوی بە ناوی لێکۆڵینەوە ئێمە بە بەڵگە لە لامانە و ئەمەوێ ئەوەش بڵێم کا قادر من سەیرم بەوە هات بەڕێوەبەری مەرکە شۆرتەی بارزان نازانم ئەگە بەلاتانەوە ئاسایی بێناوەکەشی بڵێم ئاسایی لەڕووی ئەوەی لە خۆت وەکو ئەمنیەت و یاساییەوە بەڵێ بەڕێوەبەری مەرکە شۆرتەی بارزان سەرەتا کە فەیسبووکی جیهان ئەکتیڤ بوو پرسیارم لێ کرد پێی ڕاگەیاندین کە ئەوە ئەمە نینە تکایە بە دوواداچوونی بۆ بکەن هەر جارێک هاتە خەت ئاگادارمان بکەنەوە ئەوە یەکەم ڕۆژی ئەکتیڤبوونی مامۆستا جیهان بەڵام ڕۆژێک لە دوای ئەوەوە دیسا مامۆستا جیهان هاتەوە خەت ئاگادارمان کردنەوە ئیدی قسەکەی گۆڕا وتی کاکە ئەوە خۆمانن خەمتان نەبێ و نازانم چی دواییش بە تێپەڕبوونی چەند هەفتەیەک ئەم بەڕێوەبەرە ناوی ڕائید بەشیرە نەقل کرا بەڕاستی سیرمان پێدێ بۆچی نەقل ئەکرێ کەسێکی نوێ دێ لە شوێنی دادەندرێ بە ناوی ئەرسەلان ئێمە زۆر پەیوەندیمان لەگەڵیان هەبوو هەوڵمان دەدا معلوماتیان لێ وەرەگرین زۆر سەبرمانگرت لەسەر ئەو قەزیە ئەوان پێیان وتوینە کە کامیرانەیە هەموو شتێکیان هەیە داوامان لێ کردوون بە ناوی مەحکەمە و لێکۆڵینەوە هیچ شتێک بە ئێمە نیشان نەدراوە و سەبارەت ئەوە نزیکەی 4 ڕۆژە کا قادر 5 ڕۆژە بێ خەبەرێکیان داوەتە محامیەکەی ئێمە بەگەگوایە وردە جلیکان لە ناو سیارەی مامۆستا جیهان دۆزراوەتەوە ئێمە ئەوە 3 مانگەوە بۆ 3 مانگ ئەڕوات بە هیچ شێوەیەک ئەو معلوماتە بە ئێمە نەدراوە خێرە لە دوای 2 مانگ و زیاتر اینجا دێن باسی جلیکان ئەکەن منش بەڕاستی لە یەکەم ڕۆژی ئیفادەمەوە پێیانم وتووە ئەبێ کامیرەکان زۆر بە جوانی لە کاتی مامۆستا جیهان لە مەکتەب دەرئەچێ هەتا دەگاتە منتیقەی بلۆ بارزان ئەبێ بۆ خەڵکی ئێمە و دەستکاری مامۆستا جیهان و خەڵکی کوردستان ڕوون بکرێتەوە لەبەرەوەی ئەم مەوزوعە هەموو خەڵکی کوردستان باسی لێوە ئەکا معقول نییە ئەوە خەریکە بۆ 3 مانگ ئەڕوات ئەو مەوزوعە هەر بەو شێوەیە بمنێتەوە هەوڵ بدەن بێدەنجی بکەن ئیتر قەزیەکە کۆنتر بکەن لەبەر چاوی خەڵک لە بیری خەڵک ببەنەوە ئێمە بە هیچ شێوەیەک رازی نینە و دڵنیاشان دەکەینەوە کە زۆر بە جددی ئیش لەسەر ئەو کەیسە ئەکەین لێرە لە ئەمریکا کاک شاخوان ئێوە چۆن ینی ئایا ئاسایش کۆکو گوتت مۆبایلەکەی سوتایە لە ناو وەنیا مۆبایلەکەی ناتواندرێ بکرێتەوە بکەیتە بەردەست ئەبێ کۆد و مەیلیان هەبێتن ئایا ئاسایش لەگەنگۆ قەداوای کۆد و مەیل و شتانەیە کردیە یان کۆدەکانتان دەزانی پێتان دابن ئەگە ناوە لە قودرەتی ئەوە نییە ئەگە کۆد و مەیل نەزانادرێ کود چوینە ناوی ئەگەر مۆبایلەکە نەبرترابی ینی ڕەنگی مۆبایلش خیان لە ناو ئەوەیدا نابی بەڵێ خاستن بەر لە شەهیدبوونی
چەندین پۆستی کرد هەموو پۆستەکان جێگای گومانە مەسەڵەن باسی کوڕی کۆسرەت ڕەسوول دەکا کە یعنی هیچ کۆنتاکتان نەبووە لەگەڵی وانیاوەی شێک لەو خاڵانەی زۆر زۆر ڕاستە بەڕاستی کا قادر سەبارەت بۆ سوشیال میدیایی کە چۆن هاتوونەتە ناوی طبعا هەموو شتەکانی مامۆستا جیهان ئەوان حجزیان کردووە بە سیمکارتەکەیەوە پێم وایە پێویستیان بەوە نییە کە داوای کۆد لە ئێمە بکەن سیمکار لە لای ئەوانە پێیان ڕاگەیاندوو کە موبایلەکەی سوتاوە ئیتر ئەوان بە چ ڕێگایەک دێنە ناو سوشیال میدیای مامۆستا جیهان ئەوە بخۆیان ئەزانن ئەو پرسیارە ئەبێ ڕوبەڕووی ئەوان بکرێتەوە و سەبارەت بە پرسیاری دووەمت ببوورەکە قادر پرسیاری دووەمت چی بوو هەر لەسەر ئەو بوو کە کوڕی کۆسرە ڕەسوول و سوشیال میدیای بەر لەوەی شەید بێ کۆمەڵێک پۆستی کردبوو لە پۆستەکانە کە لەگەر هەموو چەند ساڵەی مامۆستا جیهان نەدەگونجا واتە ینی شتێک کە درۆ بێت یەک ناگرێتەوە خۆش ئاماژت پێ کرد مەسەڵەن هەژنۆ پۆستیان کرد یەک لەوانە ئەو بوو کە وەسیەتی لەو کوڕەکانی کۆسەر کرد بوو کە ئێوە ئەڵێن هیچ کۆنتاکتیان نەبووە لەگەڵ ماڵی کۆسەر یان مامۆستا جیهان کادیرێکی دیاریەکێتی نەبووە بەڵێ کادیرێکی نەبووە بە هیچ شێوەیەک ئێمە لە کەسوکاری عائیلەی جیهان و جیهان خودی خۆشی ئێمە بە هیچ شێوەیەک حیزبایەتیمان بۆ هیچ کەسێک نەکردووە و دوور و نزیک کاکشاڵا و کۆسەر ڕەسوول بە هیچ شێوەیەک جیهانی نەناسیوە چکە ئەم قسەیە لەلایەن کەسێکی زۆر نێزیکی کاکشاڵاوەوە بە ئێمە وتراوە و بەرپرسیاری وتی بەرپرسیاری ئەو قسەیەش هەڵەگرم پێی ڕاگەیاندون کە نە مامۆستا جیهان نا شاڵا و کۆسەر ڕەسوول لە دوور و نێزی گەکتری ناناسم منش بە دوواداچوونم بۆی کردووە زۆر بە وردی فعلەن 100% ئەمانە بە هیچ شێوەیەک یەکتر ناناسن جگە لەوەی ئەو پۆستانەی کە لە سەر فەیسبووکی مامۆستا جیهان کراوە کا قادر ئەگەر کەسێک تۆزێک خوێندەوارەیەکی باشی هەبێ ئەتوانێت ئەو نوع پۆستانە بکە خۆزگا ئەو پۆستانی مامۆستا جیهان کە پێشتر کودویەتی زۆر ئەکتیڤ بووە لە فەیسبووک و لە ئاپەکانی تری سوشیال میدیا کەسێکی نووسەرە نووسینەکانی زۆر زەحمەتە فەیلسوفانە ئەینووسێ بە زەحمەت لی تێئەگەی ئەو نووسینانە ئەو پۆستانەی کە کراوە زۆر سادە و ساکارن بە هیچ شێوەیەک لە نووسینی مامۆستا جیهان ناچێت و من لەوە زۆر دڵنیام هەموو کەسێک ئەتوانێت ئەو نەعو پۆستانە لەسەر پۆستی هەر کەسێک کە بیوێ ئەتوانێت ئەنجامی بدە بەڵێ کاک شاخەوان ئێوە لەو ڕۆژانە چوونە واشنگتن ڕێگایەکی دووری درێژتان بڕی لەگەڵ هاوژینەکەت کۆمەڵێک دیدارتان کرد سکالاتان کرد و ئایا پەیوەندیتان بە دەستگا هەواڵگری و پۆلیسی FBI ئەمریکی کردووە و بەرنامەتان چییە لەسەر ئەو کەیسە چکو حکوومەتی هەرێم ئەوکۆی دیارە تا ئێستاکە خەمسادێک نەک خەمسادی هەموو ئەو کەیسانەی بەخۆی ئەگەر دەست تێدا نەبیتن بە 24 سەعات بە 48 سەعات بە ئەو پەڕی هەفتەیەک دەیخاتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بە زەوانەی بەخۆی تێداجی 20 ساڵ 30 ساڵە هەمووی نواندووە ئەزێوە بەرنامەتان چییانی لەو بارەی کە هاتوونە واشنگتن کۆمەڵێک دیدارتان کرد کۆمەڵێک کاری چالاکیشتان کرد کە دەستان خۆش بیت بەڵێ ئەوەش بڵێم ئەسکاڵە لەسەر چێ تۆمار دەکەن بەڕاستی کا قادرجان ئێمە هاتنی ئێمە بۆ واشنگتن دیسی وەکو چالاکیەک ئێمە دەمانەوێت بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگەینین کە بە هیچ شێوەیەک لەسەر کەیسی مامۆستا جیهان بێدەنگ نابین و سەبارەت بە دیداکردنی دوو ڕێکخراوی مافی مرۆڤ بەڕاستی چونکە یەکەم جارمانە ئێمە ڕۆیشتین بۆ واشنگتن دیسی تۆزێک بێ بەرنامەیی هەبوو بۆیە داوایان لێ کردوین کە طبعا معلوماتی کەیسی مامۆستا جیهانیان لێ وەرگرتوین و پێیان وتوین زۆر بە وردی بە دوواداچوونەکەن وعدی هیچ شتێکی گرنگیان بە ئێمە نەداوە بەڵام هەوڵ ئەدەن لەسەر کەیسەکە ئیش بکەن بە دوواداچوون بکەن و داواشیان لێ کردوین کە لە ڕۆژانی داهاتوو گروپێکی دەنەفەری بڕۆین سەردانیان بکەین ئێمەش ئەو گروپە ئەگەر بە تەکیدی لە چەند هەفتەی داهاتوو ئەڕۆینەوە واشنگتن بۆ گروپەوە تەنیا سەردانی یەک ڕێکخراو ناکەین هەوڵ ئەدەین دەستمان بگاتە زۆربەی شوێنەکان بۆ ئەوەی کەیسی مامۆستا جیهان بە شاراوەیی نەمێنێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ بکوژانی مامۆستا
جیهان ئاشکرا بکەن ئەو زەختە لە سەریان دروست بکرێ و طبعا ئێمە خۆت ئەزانی کا قادر لە ئەمریکا و ئەوروپا شتەکان زۆربەی بە ئیمێل و تەلەفۆناتە وەکو ئەو نییە بڵێ زۆر ئیدی هەر شتێکت هەبێ بچی سەردانیان بکەی ئێمە لە ڕێگای ئیمێلەوە ئەو بەیاننامەی کادامان ناوە بە ئینگلیزی و بە کوردی و شیکەینە عەرەبی ئەینێرین بۆ زۆربەی شوێنە هەرە گرنگەکانی جیهان لە ئەمریکا و ئەوروپا و کوردستان و تەنانەت کۆنسولخانەی ئەمریکاش لە کوردستان بۆ مۆزوعەی جیهان ئەزانن و ئاگادارش بوون ئەو ڕۆژەی کە ئێمە وەکو خانەوادەی مامۆستا جیهان ڕۆشن بۆ بلەو بارزان داواشیان لێ کردین کە سکوریتی خۆیان ئاسایشی خۆیان لەگەڵ ئێمە بنێرن بەڵام ئێمە ڕەتمان کردەوە تەنیا ئاگادارماکردنەوە لەوەی کە ئێمە ئەڕۆین بۆ شوێنێکی ئاوا لەسەر کەیسی مامۆستا جیهان ئیتر هەموو لایەک زۆربەی خەڵک یعنی زۆربەی دام و دەستگا گرنگەکان تقریبا بە کەیسی مامۆستا جیهانیان زانیوە بەڵام ئەو بەیاننامەیە زۆر گرنگە بێ بۆ ئێمە کە بۆیان بڵاو بکەینەوە و بۆ ئەوەی خەڵک بە دوواداچوونی بۆ بکات لەسەر ئەو کەیسە. بەڵێ کاک شاخوان شتشکی ئەوەمان نییە بەڵام یەک شت ئێوە بە حکمی ئەوەی زۆربەتان ڕێگەزنامەی ئەمریکیتان هەیە زۆربەی بنەماڵەکەتان ئایا لەگەڵ FBI ئەوانە هیچ تەنسیقەیە و ئایا لە ڕووی خاڵشکە بە دوواچوونی ئەوتان کردیە لە ڕووی یاساییەوە چەند دەتوانن لە ئەمریکاش سکاڵا لەسەر ئەو بەرپرسانەی پارتی بکەن کە ڕێگەزنامەی ئەمریکیان هەیە یان گرین کارتیان هەیە دەبێت ئەندێ شتەیە لە ڕووی قانونیەوە بکونجێ تایبەتی کە مامۆستا جیهان بەداخۆ ڕێگەزنامەی ئەوروپیان ئەمریکی نییە کە ئەوە خاڵکی ئەوەیەتی ئێوە مەسەن لەگە سیناتۆرەکان مەسەن بەس دەکرێت لەگە حاڵەت سیناتۆر و کۆنگرسمان و ئەوانە قسە و باز بکەن کە ئێوە بنەماڵەیەکن هەمووتان ڕێگەزنامەی ئەمریکیتان هەیە کچێ خوشکێکت لەوە بوو ئایا ئەو هەنگاوانەتان نایە؟ بەڵێ کاک قادر سەبارەت بە پرسیاری یەکەمت FBI طبعا ئێمە لێرە پێیان ڕاگەیاندین کە زۆر گرینگە قسە لەگەڵ FBI بکەین من و برایەکەم بەیەکەوە بە گروپ قسەمان لەگەڵیان کردن زۆر بە وردی پرسیاریان لێ کردین هەموو معلوماتەکانی مامۆستا جیهانیان لێ وەرگرتین لە فەیسبوکەکەی لە شێوازی ڕووداوەکەی لە شوێنی ڕووداوەکەی هەموو شتێکمان کە پەیوەندی بە کەیسی مامۆستا جیهانەوە هەیە پێیانمان ڕاگەیاندون بەڵام کاک قادر خۆ دەزانێ ئەوە جیهەتێکی زۆر ئەمنیە ئەمان ناتوانن زۆر شت هەیە لە لای ئێمە باز بکەن بەڵام پێیان ڕاگەیاندون زۆر بە وردی بە دوواداچوونی بۆ ئەکەن من لێرە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئاگادارەکەمەوە زۆر دڵنیابن لەوەی کە ئەم کەیسە ئەبێ زۆر زۆر بە وردی و بە حەقی خۆی بگەینن دەستی چی تێدایە ئەگینا بەڕاستی ئێمە دەست لە وەستان نابین هەموو هەوڵێکی خۆشمانە دەین سەبارەت بە سیناتۆرەکان ئێمە ئیمێل و ژمارە هەموو سیناتۆرەکانمان وەگرتووە و ئەو بەیاننامەیە بۆ هەر هەمویان ئەنەرین قسەمان لەگە سیناتۆرێکی ئەمریکا کردووە کە لە میشیگنە بەداخەوە ئەو پێی ڕاگەیاندین کە مامۆستا جیهان سیتیزنشپ نییە کەسێکی ئەمریکی نییە پێی ڕاگەیاندن خۆزگە ئەگەر سیتیزنشپ وایە زۆر زۆر یعنی ڕاستەوخۆ تەداخلی ئەو کێسیانە کرد بەڵام ئێمە وەکو کەسوکاری مامۆستا جیهان کە 11 کەسین لێرە هەمومان جنسی ئەمریکیمان هەیە حەقی خۆمانە کە تاکە کچێکمان هەیە لە کوردستان لێرە بە حەقی خۆمان بگەینن بە تەکیدی من لێرە جیهەتێک پێی ڕاگەیاندوم کە کەیسی مامۆستا جیهان وەکو شکایەتێک لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان داخلی چەند کەیسێکی تر بکرێت بۆ ئەوەی حەقی مامۆستا جیهان نەفەوتێت من بە خۆشحاڵیەوە معلوماتەکانم پێیان داوە بەڵام وعدی پێ نەداوم کە 100% ئەم کەیسە دەتوانرێت داخل بکرێت یان ناچکە ئەمان زیاتر لە 2 ساڵە خەریکی ئەوەوە ئەو ئیشەن کە بتوانن حەقی خەڵک لە دەسەڵاتداران وەربگرنەوە تێگەی ئێمە طبعا وەکو وعد پێیان نەداوین کە 100% وەرئەگیرێ بەڵام ئەو مەحامیانەی کە ئەوان هەیەە بە دوواداچوون لەسەر ئەو کەیسە ئەکەن بە جوانی لە دوی ئەبن
ئەگەر قبولیان کرد ئەوە یەکێکە لەو کەیسانە لەگە کەسەکانی خۆیان داخلی ئەگەن ئەگەرنا ئێمە بە تەکیدی حەقی خۆمانە کە شکایەت لە هەر کەسێک بکەم سیتیزنشپ بی ئەو ڕەزیدنت بی لە ئەمریکا ئیقامەی هەبێ یا جنسی هەبێ و دڵنیاش بن لەوەی ئێمە دەست لە وەستان ناوەستین ئەوەی لە دەستمان بێ ئەیکەن و حەقکردنەوەی مامۆستا جیهان. بەڵێ زۆر سپاس دەکەن کاک شاخوان هیوادارین لە ماڵەکانی تری قوربانی کاتێک نەوەکانیان کچوکڕەکانیان دەکەونە بەر ئەرهابی پارتی وێچێتی ئاوا وەک ئێوە ڕێگاکانی مەدەنی ئەوڕۆپی ئەمریکی بگرنە بەر بۆ ئەوەی سنوورێک دامدرێت بۆ ئەو تیرۆرە سیاسەنە. دووبارە کاک شاخوان زۆر سپاس دەکەن ئێمە بە هەموو شێوێک پاڵپشتیتان دەکەین ئەوەی لە دەست ئێمەدا بێ و ئەرچی هەموو دەنگەچی ئازادە پشگیری لەو بنەماڵە قوربانیانە بکاتن بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەرهابە دابنرێت. زۆر سپاس کاک شاخوان. قوربانتم کاک قادر. ئاخر قسەم ئەگەر مەجال هەبێ من ئەمەوێ لێرە سوپاسی هەموو ئەو کەسانە ئەەکەم کە هاوخەمی ئێمەن هاوخەمی کەیسی مامۆستا جیهانن من بەدڵەوە سوپاسیان ئەەکەم و داواکاریەکەم هەیە کە بە هیچ شێوەیەک نەهێڵن ئەو کەیسا بە ئاسانی لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تێبپەڕێت بۆ ئەوەی خوێنی تر نەبێتە قوربانی. بەڕاستی ئەگەر خەڵکی کوردستان بە دڵ و بەجیان لەگەڵ کەسوکاری مامۆستا جیهان بن ئێمە بە تەکیدی ئەتوانی حەقی مامۆستا جیهانیان لێ بکەینەوە و نەهێڵین جارێکی تر گەنجی تر بێتە قوربانی لە هەرێمی کوردستان. زۆر زۆر سپاس. زۆر سپاس کاک شاخوان نمونەتان بەرز بێت و تەمەنتان درێژ بێت دڵنیا بە خەڵکی ئازادی خواست هەموو لەگەڵتان ڕادەست. زۆر سپاس. دانی خۆشەویست زۆر سپاسی ئێوەش دەکەین. زۆر سپاس بۆ کاک شاخەوان کە ئەو کاتێ لەگەڵ ئێمە سەرف کرد و ئاوا بە گروتینەوە ئەگەرچی داخوازی خوشی خۆیەتی بەڵام ئەو کەسێکی ئازادی خواست هەم سەنگەری مەیدانی هەم سەنگەری یاسایی و خەباتی ئەمریکی گرتووە. و زۆر سپاس بە ئەوی بینێری خۆشەویست کە ئەو ماوە کاتە لەگەڵماندا بوون گوێتان لەو تاوانەی تر و ئەو هەوڵانە تر بوو کە بنەماڵەی مامۆستا جیهان خەریک کرد. سپاس بۆ کاک ڕەنزەر گراویش کە لە ستودیۆ لەگەڵمانە ئەو بەرنامەی ڕێک دەخاتن. زۆر سپاس بۆ هەموو لایەک کاتە چ خوش.